Today, I am confirming that New Zealand is حاڵەتی ئامادەباشی بۆ ئاستی دوو بەرز دەکەینەوە. ئەمەش مانای بوونی مەترسیە لەبەر ئەوەی گواستنەوە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە زیادبووندایە. هەر بۆیە بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ژمارەی توش بووان دەبێت چەند ڕێکارێکی تر بگرینە بەر. داوا لەو کەسانە دەکەم کە باری تەندروستیان جێگیر نیە و کێشەی تەنگەنەفەسیان هەیە لە ماڵەکانیان بمێننەوە. هەروەها پێویستە لەسەرمان چاودێری کەسانی بەساڵات و خێزان و دراوسێکانمان بکەین و یارمەتیان بدەین لە بەدەستهێنانی خواردن و بوونی پەیوەندی بەردەوام بۆ ئاگاداربوون لە بارودۆخیان. وا پێویستیشە دڵنیا ببینەوە لەوەی کە نەخۆش نەکەوتویت و ڕێوشێنی پێویستت گرتوۆتە بەر بۆ خۆپاراستن و شتنی دەستەکانت و لە کاتی قسەکردن دووری پێویستت هێشتۆتەوە لەگەڵ کەسی بەرامبەر. داواتان لێ دەکەم کە گەشت و سەردانەکانتان ڕابگرن و هاتوچۆی ناوشار و دەرەوەی شارەکان کەم بکەنەوە کە ئەمە یارمەتی دەردەبێت بۆ ڕێگریکردن لا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ و کۆنتڕۆڵکردنی بە یەکجارەکی.